بەناوی خۆی گەورە و میێرەبان جوانترین سڵاوێمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پێیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پێیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی و عزیز و خۆشەویست بێت و بتوان بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردن لەسەر ئەرک و ڕۆڵی بانخوازان لە ڕوبەڕووبوونەوە و دژایەتیکردنی سیستەمکاریدا. با بزانین ئەرک و ڕۆڵی بانخوازان چییە لەمڕۆ بە تایبەتی لە کۆمەڵگەی خۆمانە کە کۆمەڵێک بانخوازی باش و دیار و هەڵکەوتومان هەیە بزانین ئەمانە چه ڕۆڵیشیانە یان لە واقعدا ڕۆڵی ئەمانە چی هەیە. تەوەری دومی بەرنامەکەمان تەوەرێکی تۆمارکراوە کە هاوکارمان ئیمران میر لە هەولێر لەگەڵێکی لە شارە دیارەکان بە سەوتێکی خۆش لە کەشەوایەکی پاییزی و لە ناوێکێک لە باخچە و پارکەکانی شاری هەولێردا بەرنامەیەکیان تۆمار کردووە. لەو کەشەوایەدا هەندێک شعری بە دەنگی خۆشەکەی بۆمان دەخوێنێتەوە پێشکەشمان دەکات. واروها لەگەڵ کۆمەڵێک زانیاری و کار و چالاکی چەند پەیامێرێکمان لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان کە دیارە چەند چالاکیەک لەو شوێنانە ئەنجام دەدرێت لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. بەڵازیان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕۆژی کەشەوای سەرجەم شار و چارەچەکانی هەرێمی کوردستان.
ئازیزانەوە کاماژەمان پێکرد تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئەرک و ڕۆڵی بانخوازان بەرامبەر بە دژایەتیکردنی ستەم و ستەمکاران بەتیابەت لە کۆمەڵگەی خۆمانە لەسەرم پرسە لە سۆرانەوە بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بانخوازمان لەگەڵە مامۆستا سڵاوی خوا لێبێت هەم کاتت باش یەکەم پرسیارمەوە دەبێت ئایا ئەرکی یا با بڵێن ئەو پەیامە گرنگەی کە هەمیشە بانخوازانی ئیسلامی هەڵیان گرتووە چەند بەشی یا چەندێکی پەیوەستە بەوەی کە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری بێت؟ خی گەورە پاداشانداتەوە. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. سڵاو لە بەڕێزیشتان و لە سەرجەم بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. کاک جەلال برایانی بەڕێز و خۆشەویستم، مەسەلەی بانکخوازان ئەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر بەرچاویان جێڕاوە لە کوردستان بە تایبەتی ئەگەر بەراورد بکەی بەو ئیمکانیەتە متەواضعی کە لە بەردەستیاندا بووە و بێ ئیمکانیەتی هەم لە ڕووی ئەتوانم بڵێم داراییەوە هەم لە ڕووی ئەو کەناڵانەی کە لێی دەردەکەون. ئەگە بەراوردی بکەی بەو حملەی کە پشتگیری ئەو زاڵم و ستەمکار و فەساد و کاولکاریەی کە دەکرێتن لە وڵاتەی ئێمە، بەرهەمەکەشی ئەتوانم بڵێم زۆر بەڕوونی دیارە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، هەم لە چینی بەساڵات چواندا، هەم لە چینی مامۆستایان، هەم لە چینی گەنج و لە هەردوو ڕەگەزەکەی لە ژن و لە پیاوان بەرهەمەکەی دیارە و بەرچاوە. بەڵام کە بڵێن لەو ئاستەی مەطلوبەیدا نەبووە کە ئینسان طموحی هەیەتی، ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کە بەتایبەتی لە ڕووی ئیعلامیەوە کە مینبەری زیاتر بەدەست خەڵکی ئەتوانم بڵێم کە دەعم دەکرێن لەلایەن ئەحزابی عەلمانیەوە و هۆکار و ئەسبابی بەلاڕێدابردنی خەڵکیان بۆ فەراهەم کراوە و دەعمێکی بێ مەحدود دەکرێن. بەڵام ئەگە بەراوردیکەی بە مقابلی کەناڵە ئیسلامیەکانی خۆمانیان ئەو بانکخوازانەی کە ئیش دەکەن بۆ ئەو تەوەرەی کە باست کرد، ئیمکانیەتێکی زۆر کەمیان لە بەردەستدایە و نەیانتوانیوە لە ئاستی مەطلوب دابن. زۆر باشە مامۆستا، کەواتە بانکخوازان دەبێت چۆن دژی گەندەڵی سیستەم بوەستنەوە بەتایبەت لەم ڕۆژگارەدا کە گەندەڵیەک و سیستەمێکی زۆر دەکرێت، دەبێت چۆن لەم کاتەدا بانکخوازان دژی ئەم گەندەڵی سیستەمیە بوەستنەوە؟ خۆی یەکشت زۆر گرینگە، جارێ ئەوەی کە بانکخوازن لە هەرێمی کوردستان دەبێت تەوحیدی خیتابی خۆیان بکەن و متفق بن لەسەرەوەی کە ئەمڕۆ کە ئەو گەندەڵیەی کە هەیە لە هەرێمی کوردستان هەموو خەڵک لێی زەرەرمەندە، حتا ئەتوانە بڵێم ژینگەش لێی زەرەرمەند بووە و ئاژەڵەکانیش لێی زەرەرمەند بوون و تەماشەی سیرەوژانی پێغەمبەرانیش کە عەلەیهیمو سەڵات وسەلام ئەنی کە هاتوون ڕوبەڕووی زوڵم و ستەم و گەندەڵی و نادادی زاڵم و ستەمکاران بوونەتەوە. جا هەر لە نوحەوە تەماشەکە عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئاخر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەش تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەشجیعی ئیماندارانی کردووە کە دژی زوڵم و ستەم بوەستنەوە و زوڵم و ستەم قبول نەکەن. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی لەسەر ئەو ئەساسە پەروەردە کردووە. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەبیندرێتن، ئەتوانم بڵێم تەوحیدی خیتابی بانکخوازان نەکراوە. لەوانەیە هەر یەکەو بە شێوازێک یان هەر یەکەو بە ئوسلوبێک ئەو شێواز و ئوسلوبە لەوانەیە وای کردبێ خەڵکەکە دوودڵی لا دروست ببێتن، خەڵکەکە پرسیاری لا دروست ببێ کاکە بۆ فڵانکە بانکخوازە بەو شێوازە قسە دەکاتن لەسەر ئەو گەندەڵی و گەندەڵکار و ئەوانەی کە هۆکاری گەندەڵی بوون، بەڵام فڵانکە بانکخوازە بە شێوازێکی دیکە قسە دەکاتن. ئەو تەوحیدی خیتابی بانکخوازی ئەتوانم بڵێم بەرهەمی چاکتری دەبێ و ئەرچی سەرشانی بانکخوازانە ئەوانەی کە دەستیان لە گەندەڵیدا هەیە، ئەوانەی کە دەستیان لە خراپەکاریدا هەیە، ئەوانەی کە بوونەتە مایەی ماڵوێرانی لە ڕووی سیاسی، لە ڕووی کەلتوری، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، دەبێ بەڕاستی پەردە لەسەر هەموو شتەکانیان هەڵدرێتەوە و فەزح بکرێن و بە خەڵک بناسرێن. چونکە ئەو گەندەڵیە کە ئێستا دەکرێت گەندەڵیەکە ئەوە نییە بڵێ بە قەدەر کابراتوشی گەندەڵیەک ببێت و تەوبەی لێ بکاتن. نا بە منهەج کراوە، بە بەرنامە کراوە و ئیشی لەسەر دەکرێتن.
و ڕۆژ بە ڕۆژ خەڵکیشی زیاتر بۆ کەمەرچێش دەکرێت و بۆ ڕادەچێشرێتن لەبەرەوە پێویستە کاتن کە بە بەرچاوڕوونیەکی تاکتر و باشتر بانکخوازان ڕوبەڕووی گەندەڵکاران ببنەوە و چۆن ئەمن وەکو پێشنیارێک بۆ سەرجەم بانکخوازانی هەرێمی کوردستان چۆن دانراوە بۆ نمونە هەفتەی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی یانەوەتە هەر ڕۆژێک دیاری کراوە چەند ڕۆژێک دیاری بکرێتن بۆی کە قسە لەسەر ئەوە بکرێتن گەندەڵکاران بکرێتن و ئەو گەندەڵکارانە چۆن فەزح بکرێن و کۆمەلگە مجتەمەعیان لێ ئاگادار بکرێتەوە. کەواتە مامۆستا حکمت و دانایی لە پەیامی بانکخوازاندا تا چەندە گرنگە؟ وەڵاگە دووبارەی پێوە ببوورە حکمت و دانایی لە پەیامی بانکخوازدا تا چەند گرنگە؟ خۆی زۆر گرنگە. ئینسان خوای گەورە دەفەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. بەڵام ئەو دانایی و حکمەتە مانای ئەوە نییە کە حقائق نەگوترێتن، ڕاستیەکان نەگوترێن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس حەکیمتر بوو، لە هەموو کەس داناتر بوو، لە هەموو کەس بە ئوسلوبتر بوو، بەڵام بەڕاستی کە دەگەیشتە شوێنی خۆی ڕاستیەکانی بە خەڵکی دەگوتن و ڕاستیەکانی بە خەڵکی ڕادەگەیاندن. ئەمن گەلێک جار دەڵێم ئینسان ئەگەر ڕاستگۆبی لەگەڵ دەوروبەری خۆی حقایق بە خەڵکەکەی بڵێ بۆی هەیە کابرا تەوبە بکاتن، بۆی هەیە کابرا مەسەلەن بگەڕێتەوە. بەڵام کاتێک کە ئینسان بە منجەمنج خیتابێکی لە بن لێوان بە خەڵکی ڕابگەێنێتن لەوانەیە بڵێ وەڵام مەبەستی ئێمە نییە یان پێدەچێ و قەزیە هەندێک گەورە نەبێت کە فڵانکە مامۆستایان فڵانکە بانکخوازە بانجی دەکاتن. دەنا ئێمە خۆ بپارێزین لە ناوهێنانی ئەشخاص کە من لەگەڵ ناوهێنان دانیم، بەڵام حقایقەکان ئەوەندە بە ئوسلوبێکی جوان باز بکەین هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە خوێندەوار و بە نەخوێندەوار بزانێت کە مەبەستمان چییە. زۆر باشە ماوەسا لە هەرێمی کوردستان هەندێک بانخوازی ئیسلامیمان هەن ترسیان هەیە لەوەی کە بخرێنە ناو چوارچەوەی بازنەی حیزبایەتیەوە یا بەو شێوازە سەیریان بکرێن، بۆیە زۆر جار نایەن بەڕاستەوخۆ بە پشتبەستن بە ئاینی پیرۆزی ئیسلام پەنجە بخەنە سەر برینەکان سەرۆستەمکاری و گەندەڵی کە دەکرێت یا لە پێناوەی کە ڕەنگە مزگەوتەکەی لێوەرنەگرنەوە یان فلان لە فلان شت نەبێت کە مینبەرێکە بۆ قسەکردنەکانی ناوێرە بە دەقیقی بە تەواوی خەڵک و شیارکاتەوە، ڕەنگە هەندێک فەرمودە بێنێتەوە بەڵام ڕاستەخۆ پەنجە ناخاتە سەر برینەکانی کۆمەلگا. بەڵێ کاکە جەلال جان، ئەمن یەک شت پێم خۆشە لێرە باسی کەم، ئەوەی کە بەتابەتی ئەو مامۆستا و بانکخوازانەی کە دەڵێن وەڵا حیزبایەتی دروستیان ناین لە چوارچەوەی حیزبێک کۆ نابینەوە، قەناعەت بفەرمو هەرچی جوهد و ماندووبوون و مەشەقەتە بەلاش دەڕواتن. چونکە تۆ کە لە ناو کۆمەلگە و مجتەمەعێکیش دەکەی خەڵک تەوعیە دەکەی خەڵک وشیار دەکەی بۆ شیاریان دەکەی و چیان لێ دەکەی دانی خەڵک هەموو قەناعەتی بەو فکرەی جەنا بتات بەرەو چێن دەریان دەبی. یعنی ئەگە تەماشە کە ئینسان بە عەقڵێکی واقع بینی فکر کاتەوە، یعنی دینێک کە خوای پەروەردگار بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام کە بێمەی ڕابگەێنێتن 1400 ساڵ دەوڵەتداری کردووە، 1400 ساڵ دەوڵەتداری کردووە، حکمی کردووە، سەرۆکی هەبووە، وەزیری هەبووە، هەموو وەزارەتەکانی هەبوون. معقولە ئێستا گەنجێک مامۆستایەک بانکخوازێک پەیدا بێ بڵێ وەڵا کاکە لە چوارچێوەی ئیسلامەتی و موسڵمانەتیدا حیزبایەتی حرامە و دروست نییە، کەواتە ئەوان 1400 ساڵ لە حەرامی و لە بێشەرعیدا ژیاون. ئەوە خاڵێکە پێم خۆشە خەڵک لە بەرچاوی بگرێتن. خاڵی دووەم ینی بەداخەوە دەستگا ئاینیەکانمان لە بەردەستی خەڵکی عەلمانین. حکومەتەکەمان حکومەتێکی عەلمانیە، حکومەتێکە بە مانای کەلیمە دژ بە دینە، بە مانای کەلیمە دەوێ ئەو دینە ڕاستەقینەی کە خوا ناردوویەتی وجودی نەبێتن لە هەرێمی کوردستان، بەڵام ئەو جورئەتەیان نییە کە بە خەڵک ڕابگەێنن و چوارچێوەیەکی دینیان بە هەندێک وەزارەت و بە هەندێک دام و دەستگا ئەوە کردووە، بەڵام لەو دام و دەستگایانە ئەتوانم بڵێم زیاتر دژایەتی بە دین دەکرێت. لەبەرەوەش تەماشەکە لەو وەزارەتانەی کە مۆرچی دینیان پێوەیە زیاتر دژایەتی ئەو مامۆستا بە ڕێزانە دەکرێن کە ڕاستی و حقایقەکان بۆ خەڵکی بەیان دەکەن و حەق دەڵێن. لەبەرەوە پێویستە کاتن بەڕاستی ئینسان ئەگەر بێوێ خزمەت بکا، بێوێ خزمەتەکەی بەرهەمی هەبێ، دەبێ موسڵمانانیش کۆ ببنەوە لە ژێر چەترێک لەگەڵ لایەنێک ئەو لایەنە سیاسیانێک کە هەمانن حیزبە ئیسلامیەکان. ئەو مامۆستا بانکخوازانە ئەگەر لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە بن و جوهد و ماندووبوون و مەشەقەتەکەیان بەلاش ناڕواتن و بەرهەمی زیاتریشی دەبێتن.
زۆر باشە ماوەستا عادەتەن مامۆستایانی ئاینیەوە بانخوازان دیارە ئەو ڕێبازەی کە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم گرتوویەتە بەرەمانیش درێژەی پێدەدەن سەتا چەندی کاری بانخوازی یا ئەگەر بە ڕێژەیەک پێم بڵێ چەندی ئەرکی سەرشانی ئەم بانخوازنە دژایەتیکردنی ستەمکاریە بۆ نمونە ئەگەر بەشێکی گێڕانەوەی فەرموودە و سیرەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت یان هەندێک ئامۆژگاری و پەروەردە بێت چەندیشی دژایەتیکردنی ستەمکاریە خۆی ئەگە بێی تەماشە بکەی کاک جەلالجان هەر هەموو ئەرک و وەزیفەی بانکخوازی بەڕاستی ئەوەیە کە دژی زوڵم و ستەم بوەستێتەوە چونکە تۆ کاتێک کە خەڵک بانگ دەکەی بۆ یەکتاپەرستی خەڵک بانگ دەکەی بۆ ئەخلاق و ڕۆشتی جوان خەڵک بانگ دەکەی بۆ سیفەتە جوانەکانی کۆمەڵایەتی بەڵام ئەگەر لەگەڵەوەدا زوڵم و ستەم و تۆغیان لە قیمەدابێ ئەو شتانە هیچ ئەتوانم بڵێم تام و چێژ و لەزەتیشیان تێدا نابیندرێتن لەبەرەوەش تەماشەکە خوای گەورە بۆمان باز دەکات یەکێک لە سەرزار یەکێک لە پێغەمبەران دەفەرمێ ئینی لعەمەلیکم من القالین ئەمن تێبینم لەسەر کردەوەکانی ئێوە هەیە دژی کردەوەکانی ئێوەم یعنی تەماشەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە مەکە هیجرەت دەکات لەسەر چی هیجرەت دەکات لەبەرەوەی خەڵکەکە موسڵمان نابێ خەڵکەکە ئیمان ناینێ نا خەڵکەکە زوڵم و ستەم دەکەن تەحەدا دەکەن و مسلمانان ئەزیەت دەدەن و بوونەتە پەرس لە ڕێی داعوە بانگەوازی ئیسلامی يعني كاتێک کە خوای پەروەردگار تەبارەک وتعالى خەڵکی ئازاد کردووە فمن شاء منكم فليؤمن ومن شاء فليكفر بەڵام بەڕاستی خەڵکی ئازاد نەکردووە کە خەڵک زوڵم و ستەم بکات و دەست بەسەر سەرەوت و سامان و قوتی خەڵکدا بگرێتن لەبەرەوە پێویستە کە مامۆستایان زۆر بە چاوڕوونی هەموو جوهدی خۆیان ئەمڕۆکە بە تایبەتی ئەگە تەماشە بکەی کاک جەلالجان پێغەمبەری وا بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە دژایەتی زوڵم و ستەمی کردووە کە لە تەرازوو کراوە فێڵ لە تەرازوو کراوە لەو سەردەمێ و تاوانەوە بووە قومی لوط عەلەیهی سەڵات وسەلام دژی قەومەکەی ڕاوەستاوە کە ئیشی لیواتەیان کردووە پێغەمبەرێکی دیکە کە هاتووە بتپەرستی بۆ خەڵکەکە مەسەلەن ئەو دژیەوە بوو کە بتپەرستیان کردووە ئەم ڕۆژ لە سەردەمی ئێمە قەناعەت بکە کە کۆتایی بە پێغەمبەرایەتی هاتووە بەڵام ئەگەر پێغەمبەرێک هەبایە ئەمڕۆکە گەورەترین ئیش و وەزیفەی ئەو بوو دژی ئەو گەندەڵکارانە ڕادەوەستا خەڵکی لێ هان دەدان خەڵکی لێ ئاگادار دەکردنەوە کە دژیان ڕاوەستن قوتی خەڵکی نەخۆن و زوڵم و ستەم نەکەن و دەست بەسەر سەرۆت و سامانی خەڵک دانەگرن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر باشە مامۆستا کەواتە ئەو ستەم و گەندەڵی کامەیە کە پێویستە بانکخواز بە گژیدا بچێتەوە وڵا خۆی زۆر ڕوون و ئاشکرا جارێ گەورەترین ستەم ئەوەیە کە بەڕاستی شریعەتی خوای پەروەردگار وەلاندراوە تۆگە حکم بە شریعەتی خوای گەورە بکرێتن ئەو زوڵم و ستەمە نامێنێ ئەو نادادیە نامێنێ خێر و خۆشی ڕوو لە هەموو خەڵک دەکاتن ئەو جار لە ژێر پەردەی ئەلمانیەت ئەوانەی کە ئەمڕۆ حکم دەکەنە و حیزب ئەلمانیانە دەستیان بەسەر سەرۆت و سامانی ئەو میلەتەدا گرتووە ئەو خەڵکیان ئیرادەی ئەو خەڵکیان پێشێل کردووە شخصیەتی کوردیان ئیهانە کردووە وایان کردووە کە ئینتیما لە بۆ کوردایەتی و لە بۆ وڵات و لە بۆ نیشتیمان نەمێنێتن یعنی کاتێک کە تەماشە دەکەی ئەمە لەسەر وڵاتێکدا دەژین یعنی هەر ئەگەر دەسەڵاتێکی دادپەروەرانە هەبێ دەستێکی ئەمین و پاک هەبێ قەناعەت بکەن ئەگەر نەفتیش نەفرۆشین ئەو نەوتەیەکە هێنەشی فرۆشین بەس بە داهاتی ناو خۆمان دەتوانین موچە خۆرانی خۆمان دابین بکەین و لەم لاولەولا نەپاڕێینەوە پێویستە کاتن بانکخواز زۆر بەڕاشکاوانە قسە لەسەر ئەو شتانە بکە و پەردە لەسەر ئەوانە هەڵداتەوە و ئەو زوڵم و ستەمەی کە دەکرێتن بەرامبەر بە ڕێی ئازاد لە هەرێمی کوردستان کەمتر نییە لەو گەندەڵیەی کە دەکرێتن یعنی کەناڵێک بانکخوازێک ڕۆژنامەنووسێک قسەیەکی حەق دەکا بەگژیدا دەچنەوە یان تەشهیری دەکەن یان شتی لەسەر بڵاو دەکەنەوە یان سوجنی دەکەن یان تیرۆری دەکەن ئەوانە هەموو پێویستە کاتن کە ئینسانی بانکخواز ڕوبەڕویان بوەستێتەوە و بەرچاوی کۆمەڵگە و مجتەمع ڕوون بکەینەوە بۆی کە چیتر هەڵنەخەڵەتێن دەنگ بەم گەندەڵ و گەندەڵکارانە نەدەن بۆ کە قسەش دەکەن لە میحرابەکان لە کۆرسمینارەکان لە هۆڵی پەرلەمان نەڵێن کاکێمە خەڵک هەڵی بژاردووینی خەڵک دەنجی پێداوی زۆر باشە ماوەستا تا چەندە پێویستە بانخوازانی ئێمەش بەپێی پێشکەوتنی فێڵ و چەڵەکەی نەیارانی ئیسلام یا خۆتەوانی کە هەم ئاینی پیرۆز ئیسلام و پەروەردە کوردیەکە و ئیسلامیەکە تێک دەدەن و هەمیشەوەی کە دیارە هەندێک کەلتوری غەربی کە دێنە ناو وڵاتمانەوە دەبێ هوشیار بن بەرامبەر بەمە بۆ نمونە سیر دەکەی شێوازی تێکدانی پەروەردەی ئێمە هێندە پێشکەوتووە لە ڕووی ئیعلام بزانین کە ئێستا چەنە گرنگی پێدەدرێەوە لە ڕووی هەندێک فیستیڤال و بەناو فیستیڤال و ئەمانەی کە نمایش دەکرێت و ئەمڕۆ میدیاکانمان کە بەڕاستی
ینی هەندێکیان پێت شەرمە لە ناو خێزانەکە تا تەنانەت بیخیتە سەرەوە میدیایە گوێی بۆ بگری چاچەندە پێویستە بەرامبەر بەم شەپۆلەی کە بەرامبەر بە پەروەردە و بە کەلتوری جوانی کوردایەتی دێت بانخوازانیش دەبێ هوشیار بن و لە بەرامبەر ئامانش بە وەسیلەی پێشکەوتوتر لەمانەوە بە هەڵمەتی باشتر خەڵک هوشیار بکەنەوە دژایەتی ئەم ناهوشیاریە و ئەم گێلکردن و چاوبەستکردنەی خەڵکە بکەن. بەڵێ کاکە جەلالجان بانخواز بە تایبەتیش توانم بڵێم سەرجەم مامۆستایانی ئاینی وەلایەنە ئیسلامیەکانیش دەبێت دوو خاڵمان ئاگا لێ بێتن. خاڵی یەکەم ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو پلانەی کە دانراوە بۆ تێکدانی عالەمی ئیسلامی و بە تایبەتی بۆ لە دەستدانی ئەخلاق و ڕەوشت و بەها بەرزەکان لە ناو کۆمەلگە و مجتەمەعەکاندا دەبێ ئەوان لێی ئاگادار بن و هوشیار بن و پلانی نەیارانیان بزانن چ پلانێکیان پێەیە. ئەو جاکە ئەویان استیعاب کرد ئەوەیان زانی ئەوەکو جەنابەت دەڵێ زۆر بێ باکانە بێنە مەیدان لەسەر کەناڵەکان و لە میدیاکان و لە کۆرس مینارەکان خەڵکی خۆیان و خەڵکی غەیری خۆشیان ئاگادار بکەنەوە کە کاکە ئەو پلانەی کە دانراوە ئەوە هۆکارەکەیەتی و ئەو مەبەستەکەیەتی و ئەوەش نەتیجەکەیەتی لە دوار ڕۆژدا ئەگەر ئینسان احتیاطی خۆی نەکاتن. یعنی بۆ نمونە تەماشە دەکەین ینی ئەو سنتەر و ئەو ماڵانەی کە دروست کراون لە هەرێمی کوردستان بەڕاستی هەمووی بە پلان دروست کراون بۆ دابڕینی تاچی کورد لە ئینتیمای دینی و لە ئینتیمای نەتەوایەتی و لە ئینتیمای کۆمەڵایەتی بۆ کە ئەو خەڵکە بە ئاست بە ئاقارێکدا بن کە نەکەلکی خۆی هەبێ نەکەلکی کۆمەلگە و مجتەمەعەکەی هەبێ نەکەلکی دینەکەشی پێوە بێتن. کەم و کوڕیمان زۆرە لەو جانبەی بەڵام وەکو گوتم کە کەم و کوڕیمان زۆرە جارێ حملەیەکی گەورە هەیە لە هەرێمی کوردستان و لە غەیری هەرێمی کوردستانیش بەڵام دەبێ ئێمەش بەوە ڕانەوەستین بڵێن وەڵا بەس احتیجاج بۆ بکەین بڵێن لە ڕووی مادی و ئیمکانیەتمان نییە هۆکاری دیکە بگرینە بەر و ئوسلوبی دیکە بگرینە بەر بۆی کە بتوانین بەلای کەمی احتیفاظ بە گەنج و شەباب و بەو خەڵکە مولتەزیمە بکەین کە ئەمڕۆکە لە بەردەستدایە و بەرەو ئینحرافیان نەبن و فکر و بیر و بۆچوونیان تێک نەدەن. مەرجە بانخواستن هە لە کاری پەروەردەیە کار بکات چووکە ئەمڕۆ دەبینین ماوەسا مەروان هەندێک بانخواز و زانای ئاینیمان هەیە لەگەڵ پەرڕێز و احترام و خۆشەویستی و پێزانینمان بۆ کارەکانیان لە چوارچەوەی تەنها گێڕانەوەی چیرۆک و فەرموودە و سیرەی پێغەمبەر داوەستاون. دەبێت چۆن بینە ناو کۆمەلگاوە ناواقعی کۆمەلگاوە چۆن بەڕوون و ڕاشکاوی لە کۆڕ و مزدیستەکانە دژایەتی ستەمکاری ستەمکاران لە هەرێمی کوردستاندا بکەن. ئەمن لەگەڵەوە دانیم یعنی ئینسان بەس لە ڕابردوودا بژێتن بەڵام دەتوانین لە ڕابردوو پند و عیبرەت وەربگرین. بەڵام کاتێک کە ئینسان تەماشە دەکە مامۆستایەک یان بانکخوازێک هەموو ژیانی بەس جێڕانەوەی سەرگوزشتەی ڕابردووە ئەتوانم بڵێم خەڵک گەوجاندنەوە ئێمە چمان پێ دەکرێت ئێمە لە واقعێکدا دەژین توانی ومانە چ بگۆڕین. کاتێک کە تۆ باسی زوڵمستەمی فیرعون دەکەی ئەمڕۆ بەدەیان فیرعون لە وڵاتی ئێمەدا هەن بەدەیان فیرعون لە شەرق الأوسەطدا هەیە. ئایا دەتوانی بەرامبەر بەو فیرعونانە تۆ چ بکەی؟ کاتێک کە باسی قارون دەکەی کاکە قارون ڕۆیشتووە خوای گەورە بە عەرزیدا بردۆتە خوار بەڵام ئەو قارونانەی ئەمڕۆ دەستیان بەسەر قوتی خەڵک داگرتووە سەرەت و سامانی خەڵک داگرتووە ئەتۆ لەکوێی ئەو مووقیف و هەڵوێستانەی کە بۆی کە ئەو سەرەت و سامانە لە دەستی ئەو قارونانە بهێنرێتە دەر ئەوە گرینگە بیکەی بەڕاستی و ئەو جا وەکو گوتم کاتێک کە خیتاب صریح بێ و کورد بێ و هەدەفدار بێ و ئامانزدار بێ و خەڵکەکەی لێ حاڵەکەی بەرهەمی دەبێ بەڵام تۆ باسی شتێک دەکەی کەس لێ حاڵی نەبێ ئەو بڵێ بەخوا لەگەڵە منی نییە و ئەو بڵێ بەخوا لەگەڵە منی نییە قسەکەت بە هەوادا دەڕواتن لەبەرەوە دەبێ بەڕاستی ئەو کۆمەڵگەیە ئیوا هەیە کاکە پێویستە ناویشی بێنی بەڕاست ئیوا هەیە پێویستە ناویشی بێنی ئەوەندە زوڵمی کردووە ئەوەندە ستەمی کردووە بۆ خەڵکەکە لێ حاڵی بێتن یعنی من ئێستانەکەش دەڵێن یعنی خەلەلەکە بەشێکی لە ئێمەی بانکخوازانە بەڕاستی لە ئێمەی مامۆستایانی ئاینیە لەسەر چی تەماشە دەکەی ئەو هەموو زوڵمەستەکرێ بەڵام کە ئینتیخابات دەکرێت ئەو دوو حیزبەی کە هەتا تەقی سەریان تاوانبارن لە چەوسانەوەی ئەو کۆمەلگە و مجتەمەعەدا لە بەهەدەردانی سەرەت و سامانی ئەو وڵاتەیدا ئێستا ژەگا و خەڵکە بدوێنی گلیان لێ دەکەن بەڵام بۆ ئینتیخابات تەماشە دەکەی زۆرینەی دەنجیان پێ دەدەن خەڵکەکەی دیکەش کە خەڵک خۆی بە خەڵکی چاکساز دەزانێ خۆی بە خەڵکی مسلمان دەزانێ لە ماڵەوە پاڵ دەداتەوە راستە سەر سندوقەکانی دەکدان دەنجیش بداتن کەواتە پێویستە کاتن بەڕاستی زۆر صریح بین ڕاشکاو بین سود و ئیستیفادە لە ڕابردوو وەرگرین بەڵام دەبێ خیتابەکەمان خیتابێکی سەردەمیانە بێ واقعیانە بێ
و لەگەڵ زروف و زەمانی خۆماندا قسە بکەین و بدوێین. بەڵێ مامۆستا مەڕوان ببوورە زۆر بە کورتی دوا پەیامت بۆ بانخوازان چییە؟ وڵات جارێ من سوپاسی ئێوە دەکەم بۆ ئەو دەرفەتە ئەو جا دوا پەیامم بۆ خۆم و بۆ سەرجەم بانخوازانی هەرێمی کوردستان کە وەحدەتی سەفمان هەبێ ئاگامان لە یەک بێتن و یەک خیتاب بین و خیتابەکەمان منجە منجی تێدا نەبێ و زۆر سەریح بین و ئەوانە بین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەدحی کردوون کە بە ڕێبازی پێغەمبەران دابڕۆین و مجاملەی زاڵم و ستەمکاران نەکەین و چاومان لە ئەو تڵکاوە نەبێ کە لە دەستی زاڵم و ستەمکارانە قوتی دزراوی ئەو خەڵکەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بانخواز، زۆر سپاس بۆ وتە جوانەکان، سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی. بەڵێ عزیزان ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕینەوە وڵات. بەڵێزان تەوەری دومین پرۆگرامەکەمان تەوەرێکی تۆمارکراوە کە هاوکارمان عیمران ئەمیر بۆی ئامادەکردوین کە چاوپێکەوتنێکە لەگەڵ شاعیرێکی بەناوبانگە فەرموون با پێکەوە بینەری ئەو تەوەرەیەش بین. بەڵێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و لە تەوەرێکی بەرنامەی پەیامی ڕۆژ دێمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. دیارە ئێستا کەوتوینەتە نێو وەرزی پاییز و وردە کەش و هەوا گۆڕاوە ئەو بێگومان هەموو ئەو گۆڕانکاریانەی بەسەر گردوونیش دێت و وەرزەکان کاتێ دەگۆڕێ دەبێت ئینسانەکان جگەلەوەی کاتێ جلوبەرگیان دەگۆڕن و خۆیان لەگەڵ وەرزەکە دەگونجێنن پێویستە کۆمەڵێک سوودی معنەویش لەم بابەتەیە ببینین. وەرزی پاییز بەوە ناسراوە و وەرزی پاییز نمایشەکەی وایە گەڵاکان زەر دەبن و هەڵدەوەری. بۆ ئەمڕۆ باسی هەڵوەرینی ئەم گەڵایانە دەکەین. هەڵوەرینی ئەم گەڵایانە چۆن سوودی لێوەرگرین لە ژیان و حیاتی خۆماندا، چۆن بتوانین هەڵوەرینی ئەم گەڵایانە بکەین بە بەرنمەیەک و بکەین بەواقعێک کە ژیانی ئێمەش ڕۆژێک دادێ ئەوە هەڵدەوەری. ئەمڕۆ میوانداری کەسێکم کردووە لەوانەیە زۆرێکتان گوێبیستی دەنگەکەی ببوون و گوێتان لە دەنگەکەی بوو بێ، بەڵام کەمتر بیناسنەویش مامۆستا ئارامە ئارام مستەفی. مامۆستا ئارام زۆر خۆشحاڵم کە لەگەڵمانی. سپاس، منیش خۆشحاڵترم. مامۆستا ئارام لەوانەیە زۆرێک لە بینەرانمان گویان لە دەنگت بوو بێ تر لە ڕێگای بەرهەمە دۆبلاژەکانتەوە بێیان کارە دەنگیەکانت چۆنە کەمتر دەرکەوتووی لە تیڤە؟ سەرەتامیش ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی عزیز و خۆشەویست. هیوادارم کە هەموو دەشساغ و تەندروست بن و دوور لەم بەڵاوپەتایی کە ئێستا لە ناودایە. ئەمن وەختی خۆی لە تیڤیش دەرکەوتوم جارووار پێشتر ساڵەها پێشتر 20-25 ساڵەوە پێش، بەڵام زیاتر کاری خۆم وەکو حەز چڕ کردەوە سەر بابەتی دەنگ. چووک و پێم وابوو ئەوە کاری خۆمە نابێت لێیدا ببڕێم کە تۆ بینرای لەسەر شاشە کەمتر سەرنج دەدرێتە بابەتی دەنگەکەت، بەڵام کە نەبینرای و بەس دەنگەکە بوو هەموو سەرنجەکە بۆ دەنگەکەیە وە پێشم وابوو دەنگەکەم دەنگێکی گونجاوە بۆ ئەوەی بتوانم بە دەنگ خزمەت بکەم. بەدەنگ بێگومان وڵا بێگومان خزمەتەکانت دیارە. مامۆستا ئارام زیاتر لە چ بابەتێکا خزمەت دەکەی؟ ینی دەنگەکانت بابەتی هوەرین، بابەتی دۆبلاژین، ینی لە چ بابەتێکا زیاتر خۆ دەبینیتەوە؟ وەکو کار و پیشە بەڵێ زۆرێک لە ئەو بەشانەی کە پەیوەندیان بە دەنگەوە تاقیم کردوونەتەوە. ساڵها لە ڕادیۆ کارم کردووە، دواتر تا ئێستاش لە بەشی دۆبلاژ بەردەوامم. ئەوانە وەکو کار و پیشە، بەڵام وەکو حەزی خۆم زۆر جار خوێندنەوەی شعر، خوێندنەوەی بابەتێک کە بەدڵم بێ وە بزانم و تەسیر و کارگەری پێویستی لەسەر کۆمەلگا و لەسەر بەردەنگەکانی منیشەیە. باشە مامۆستا ئارام بێگومان نێوانت لەگەڵ هوەری شاخۆشە لەگەڵ شعر و ئیترام بابەتانەیە. چۆن لە پاییزا ڕوانی هەر شاعیرێک ینی تێڕوانینێکی هەیە بۆ وەرزی پاییز، تێڕوانینی تۆ چۆنە بۆ وەرزی پاییز تا چەند دڵخۆشی کاتێک ئەبینیە وەرزەیە دێت؟ خۆی هەموو وەرزەکان لە سەرەتاوە ئاماژەت بەو گۆڕانکاریە کرد کە لە وەرزی پاییزدا دروست دەبێت. هەموو وەرزێک بۆ خۆی سەرەتای گۆڕانکاریەکە. زۆر لە مێژەوتویانە پاییز بەهاری شاعرانە، ڕەنگە لەبەر ئەو ڕەنگامەی و ڕەنگا و ڕەنگی و ڕەنگاڵەیەی وەرزی پاییز بێ، ئەو جوانیانەی کە تۆ لە پاییزدا ئەو ڕەنگە جۆر بە جۆرانەی کە لە پاییزدا دەیان بینی
لە وەرزەکانی دیکەدا نەیان بینی بەهار سەرپاک سەوزاییە پاییز ئەگە سەرنجە دەیتە دارێک بە دەیان و سەدان ڕەنگی تێدا دەبینی و دیارە ئەمەش بۆ خۆی بەرحاڵ سەرنجی هەموو مرۆڤێکی خاوەن هەست و ئیحساس ڕادەکێشێ ئەو مرۆڤەی کە بیرکردنەوەی هونەری ڕۆحێکی هونەری هەیە ئەدەبی هەیە و بێگومان ئەم ڕنگاڵی وەرزی پاییزەیە کە سەرنج ڕادەکێش هەرچەند پاییز ئێستا وایان لێ کردو ئێستا ئێمە لێرەین لە هەولێر پاییز بڕێک درەنگتر دێ ڕاست و بە تایبەت لەو شوێنە گشتیانەی کە با بڵێن پێیان دەڵێن پارک داری وایان چاندووە زۆر کەم ڕەنگی پاییزی پێوە دیار دەبێ لە چوار وەرزە هەر سەوزە ڕاستە باشە کاگە مامۆستا ئارامانی بەتەوقعی تۆ پاییزگە لەو ڕەنگە و ڕەنگی کە دروست ئەکا لە وەرزەکەی خۆیان چۆن بە واقعی ئینسانە بەزرێتەوە ینی نمونەیەکیش نییە لە ژیانی ئینسان کاتێ سەوزە و جوانم لە گەنجی و دواتر وردە هەڵەوەرێ بێگومان لە سروشدا زۆربەی هەر زۆری شتەکان و وەرزەکانی ژێک لەوانەیە نیشانەن بۆ دروزبوونی ئەو گۆڕانکاریانە لە ژیانی مرۆڤیشدا سەرەتای ژیان بەهارە هاوین پاییز و زستان و تا کۆتایی ئەمە هیچ گومانی تێدا نییە مرۆڤەکە بیر دەکاتەوە لە پاییز دەبینێ پاییز وردە بەرەو کۆتایی ساڵە بەرەو کۆتایی ژیانی زیندووە و بێگومان بۆ ئینسانی شەروایە ینی دەتوانین ئێمەوەکو ئینسان سوود لەوە ببینین ینی ڕۆژێک دادێ مەژۆک و گەڵاکان هەرچەند گەنج و جوان بین ڕۆژە هەڵەوەرینی تر وا باشە باش بژین هیچ گومانی تێدانی ئەم پێم وابێ هەرکەس بیر بکاتەوە ئەوە هەردەزانێ بەڵام پاییزەکە ڕەنگ بێ و بیرهێنەرەوە بێت بیرهێنەرەوە باشە مامۆستا ئەگەر بچینە بابەتە هونەریەکانت بزەبت بابەتی شعری لە کێوە دەستە پێ کردووە و زیاتر لەگەڵ دیوانی کام شاعیر نێوانە خۆشە بوڵەهی ڕنگ بێ نەکرێت سەرەتایەکی دیاریکراوت بۆ دیاری بکەم لەکەیەوە دەستم پێ کردووە هەر بە منداڵی بە شعر فرچکم گرتووە و لە بنەماڵەکەمدا دۆخەکە وا بووە هەر لە سەرەتاوە تێکەڵاوی شعر بووم شاعرانی کوردیش بە تایبەتی شاعرانی کلاسیک هەرچەند لە شاعرە نوێیەکانی زۆرن ئەوانەی کە بەڕاستی زۆر تێکەڵیان و زۆرم خۆش دەوێن و زۆر بە شاعریان دەزانم بەڵام زۆربەی هەر زۆری شاعرە کلاسیکە دیارەکان بەڵام لە سەروی هەر هەمویانەوە مەولەوی لەگەڵ مەولەویە نێوانە خۆشە لەگەڵ مەولەویە هەر تێکەڵاویەکە وەزف ناکرێ زۆر چاکە مامۆستا خۆی دەڵێ لە چ بابەتێکا خوێنەر بێ دەتوانانی لەم بابەتەیە بژنووسی پێگومان بۆ شاریش لەوەی ئەمە حقیقەتێک بێ خۆت نێوانە لەگەڵ شاعر نووسی ناچوانە بابەتەکانی خۆشە هەیە بیخوێنیتەوە جاروبار زۆر جارەوە پرسیارم لێکراوە جاروبار وەکو حەزێک بە حاڵ بابەتێک شعرێک نووسیوە بەڵام نەک بە شێوەیەکی جددی و با بڵێن ئەوە ببێتە کار و پیشەم لەبەر ئەوەی کە باسی ئەو شاعرانت بۆ دەکەم کە باسی مەولەویت بۆ دەکەم ئەو بابەتەی ئەمن پێم خۆشە باسی بکەم پێم خۆشە دای ڕژم لە چوارچەوەی شعرێکدا کە دەست پێ دەکەم دوایی دەبینم ئەوان هەموو شتێکیان کتووە و ئەوەی من ئەیکەم قەت ناگاتە سەتایەکی ئەو جوانیەی کە لە کەلام و لە شعر و لە نووسینی ئەواندا هەیە زۆر چاکە مامۆسارم با هەر لە پاییز دوور نەکەوینەوە حەزەکەم شعرێک هۆنداوێکی تایبەتی هەرکەم لە شاعیرەکان بێ لەسەر پاییز ئەگەر لات بێ بۆم بڵیت و بخوێنیتەوە زۆر چاکە ئەمن زۆر جار لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیدا لە هەر تەلەڤیزیۆنێکە میوان بوو بێتم وا دیارە هەمیشە داوایان دێکردوم شعر بخوێنمەوە و هەموو جارێکیش کتومە دابوو شێوازی من ئەوەیە حتمما دەبێ بە مەولەوی دەست پێ بکەم زۆر چاکە ئێمەش خۆشحاڵی فصل و پاییز تازەکردن میل ڕەزاون هەرزاون کرد ڕەشتەی نەوسوەیل گێجە سەرکاوان جەسەردی بین کەیل بۆ مەڵاون چون بۆی بێوەفاوی لەیل ئاوزیز تاقەتشی ئاوخر نەفەسەن ڕەحمێ کەراماون ئستغنا وەسەن بەرکەناور کزەی دەروون پڕداوخان
پەی تۆ تەسدەیان سەردی هێڵاخان جقتاورەی خێڵ دیڵە سیاوان باقی هەواورگەی گەرمیاون ئاوان گەرمەسێرت دڵ معدومی نەبۆ وارگەش خاوڕیەن قیبلەم دوورجە تۆ کۆچێک هەروە خەیر منزڵ و منزڵ کۆچێک هەروە خەیر منزڵ و منزڵ تاقەی واورگەی گەرمیاونە دڵ نەیاواوی هاوی ساقی زۆراوەرد تەفاوەت نەبەین وەسفا و زیز کرد نمە نەچەم تاورت دڵی تەنگ بێوەفاوی دۆست سەفا و وەفا و ڕەنگ چون تەماوم نەتەم غەفڵەتە ناون گوم چون تەماوم نەتەم غەفڵەتە ناون گوم ساوقی مەی نەگجاوم هاوی وەخۆم وەخۆم تا یەکسەر ماویەی خاومیم بساونەوە تا یەکسەر ماویەی خاومیم بساونەوە چون جەماو جەلاو جەلاو بنمانەوە ماشاءالله خۆش بێ سارم هەزەکەم جگەل لە خوێندنەوە ینی خوێندنەوەکەی تۆ لەوەیە جیاواز لەو کەسانەی کە بەرهەمی شاریە خوێندنەوە بێ خۆشە لەگەڵ شارەکانە تێکەڵابی ینی فعلەن ئەحساسێکی شاری زۆر باشی هەیە دەنگەکەوت ئەگەر وانە بێ تۆی بیسەریش چێژی لێوەرناگری چێژی لێوەرناگری لێشی تێناگەی منە بێ بە هەموو گیانی خۆمەوە بە پێست و ئێسکەوە دەرکم بەو شعرە کردو بێ وە بزانم ئەو ئیحساسە چۆنە ئەو ئیحساسەی کە پێویستە بۆ ئەو خوێندنەوەی ئەو شعرە چۆنە ئاوا دەتوانم وا بکەم کە تۆ لێم تێبگەی وا بکەم کە تۆ چێژم لێ وەرگری باسی ئەدەبمان کرد تۆزێ بەڵام پێم بڵێ تۆ چ سوودێکە لە ئەدەبی کوردی بینیوە لە شعرەکان لە دیوانی شاعیران و پێت وایە تا چەند لە ئێستاە بە جۆرێک لە جۆرەکانم دیوانانە لەلایەن بە تایبەت گەنجی سەردەم و زانکۆ و دانیشگاکان ئەنی پیشگوێ خراوە من سوودی زۆرم لێبینیون بە هەرحاڵ ئەوە سامانی منە سامانی نەتەوەی منە فەرهەنگ و ئەدەب و کولتوری منە دابڕان لێی پێم وابێ غەدرێکی گەورەیە کە باسی ئەم سەردەمەژەکەین بەڕاستی گەنجی ئێستا دەتوانم پێ بڵم بە گشتی لێ دابڕاون هەر ئاگایان لێ نییە گەنجێگە بینی نووسەرە شاعرە شعر دەنووسێ بۆ شێوازەی ئەمڕۆ باوە کە باسی نالی بۆ دەکەی نایناسێ کە باسی مەحی بۆ دەکەی نایناسێ مەولەوی هەر نەبیستووە نازانێ بێسەرانی کێیە ئەمە کارەساتە ئێمە تاکو ڕابردووی خۆمان باش نەناسین بە دڵنیاییەوە ناتوانین ببینە خاوەن ئەمڕۆ داهاتوویەکی گەش داهاتووی ڕابردووی ئەدەبی خۆت ناناسی چۆن دەتوانی ئەمڕۆ ببێ خاوەنی بەرهەمێکی ئەدەبی سەرکەوتوو یعنی بە بزات ڕخنت لە گەنجانی ئێستا هەیە تەنانەت شاعیرانیش نەک تەنها کە سیاساییکە ئاشتم شاعیرانە بێگومان ڕخنم هەیە ڕخنەی زۆر توندیشم هەیە و زۆر جار کە باسییان لەگەڵ دەکرێت بەداخەوە دەڵێ وەڵا شاعرانی کۆنی ئێمەەوە بچاو لە مەحوی کە پڕێتی لە وشەی عەرەبی ئەو نازانێ ئەوە زمانی ئێمەیە ملەتانی دیکە لە دەوروبەری ئێمە هیچ زمانێک بەسەربەخۆیی خۆی زمان نییە زمان پڕێتی لە وشەی بێگانە ئەو زمانی کە لە دنیادا تۆ زۆرت پێ گرنگە و پێت زمانێکی گەورەیە ئەس قەزا پێم وایە ئەوە زیرەکی و ژیری ئەوان بوو کە توانیویانەوە بکەن و بەتایبەت زۆرێک لەوانە ئێستا ئەگە بمانەوێت نمونەی ئەوانە بێنینەوە و باست بۆ بکەم باسەکە زۆر دوور و درێژە و ڕەنگ بە مەجای بەرنامەی ئێمەوە نەبێ ئەوەندە زیرەکانە وشەی بێگانەیان هێناوەتە ناو زمانەکەوە خزمەتیشیان پێکردو خزمەتی زمانی کوردیان پێکردو خزمەتی زمانی کوردیان کردووە زمانی کوردیان پێدەوڵەمەند کردووە وایان لە وشەکان کردووە و لە واژە و دەستەواژەکان کردووە خاوەنی سەرەکی خۆی نایان ناسێتەوە کەچی ئێستا بیانی ئەوانە وشەی بێگانەیان هێناوە و کەڵکیان لە وشەی بێگانە وەرگرتووە ئەوە
زۆر زۆر خراپە لە ڕووی زمانە وانیشەوە لە ڕووی بابەتی زمانە و لە ڕووی بابەتی فەرەنگیەوە بەڕاستی من زۆر جار ئاماژەم پێ کردووە تەنانە زۆر جار لەسەریشم نووسیەوە وتارم لەسەر نووسیەوە بڵاوم کردوێتەوە بەڵام بابەتێکە پێم وابێ ئاوا بە کوتنێکی ئاسایی چارەسەر نابێت. باش مامۆستا دەتوانین بڵین هەرم دیوانانە بوو هەرم بابەتە شعریانە بوو مامۆستا ئارامی گەیان بێرەوە ئێستا کە دەنگێکە لە نێو خەڵکی کووردا بێگومان ئەنی خوێندنەوەکانی سەرەتای خوێندنەوەکانی شتەر مشاعیرانە بوو تۆمارکردنی یەکەم کاری دەنگیت لە بۆ ساڵێکە گەڕاوە چی وەگەر بەبیرە بێ بڵێ بە دڵنیاییەوە وایە بڵێ لە بیرمە جگەر لە ئەوەی کە بە شێوەیەکی با بڵێن ڕسمی و فەرمی لە شوێنێک بڵاو بوو بێتەوە ئەو دەمەخۆ سوشال میدیا نەبوو فەیسبوک و ئینستاگرام وانە نەبوو لە ڕادیۆیەک یەکەم جار ساڵی 94 هەر بە شاعر بوو مامۆستا بەرنامەم هەبوو لەوێ یەک لە بەرنامەکانم بەرنامەیەک بوو بە ناوی کاروانی هەڵبەست و موسیقا زۆر باش بە شعر دابەزیم یەکەم جار و بە شعرێکی پیرەمێرد زۆر باش شارێکی خۆشمان هەیە لە مۆرزەیە دووبارە پێشکەشمان کەیتەوە و فعلەن شارەکە دووبارە و ئەحساسەی جارانت پێ بەخشێتەوە زۆر چاکە پێم باشە شعرێکی مامۆستا گۆران بخێنمەوە لە دەریاوە قەتاورەی هەوری با ڕشتکەوتە دووی پێشەنگ هەر دەربارەی پاییزە مامۆستا شعریوانە بڵێ زۆر باش چینە سەر شعرێکی مامۆستا گۆران سەر وەرزی پاییز کە ئەمڕۆ تقریباً دەیەم ڕۆژە لە وەرزی پاییزە ئێمە کەوتوینەتە نێو وەرزی پاییز هەرچەندە ئێمە لە پارکێکین زۆربەی گەڵاکانی هەڵنەوەریوە بەڵام مامۆستا مامەژەی پێدا و دارانێ سەوا چاندراوەنی دیتر ساڵ دوازەی ماکەر سەوزە مامۆستا فەرموو لە دەریاوە قەتاورەی هەوری با و ڕشتکەوتە دووی پێشەنگ بەسەر سینگی چیاودا چۆکی دادا و وەکشوو بێدەنگ بەسەر پاویزی زەردا با و بە خوڕ بگری بە کوڵ بگری لەسەر ئاخر گەڵا ئاوخر چڵی تەنیاوی گوڕ بگری بە خوڕ بگری بە کوڵ بگری بەسەر دەشت و دەری وشکا بەسەر داوری گەڵا زەردا بەسەر پوشا بەسەر دڕکا بەسەر سەرچاوەی کزرا و بەسەر زیخی چەمی دێما بەسەر هەر وشکێکی واو لە هاوینی گەرم جێما بەڵێ بگری بەقوڵ بگری هەتا ئاخر دڵۆپ بگری بەگریەی هەوری پاویز با نقم بێ سینەی کزری بەفر ئاوسۆی بڵند بگرێتە چوارچێوەی بلورینی لە چەم هەڵسێ خوڕە و هاوژەی شەپۆلی ئاوی خوێنینی دڵۆپی ساورد و فێنک باو لەسەر داور و دەوەند بڕژێ پەپولەی زەردی ئاڵتوونی لەسەر لق هەڵوەرێ بپژێ بەڵێ بگری هەور باوراوی پاویز بێ و چەند بگری بەڵێ بگری هەور باوراونی پاویز بێ و چەند بگری لەسەر باوخچەی گوڵێ واو سیسە بێ ئاخر چڵی عمری بگرمێنێ تەپونم دا بکاو بیکاوتە شەست هەرگیز نەوەستێ قوڵپی گریاونی نەوەستێ هەورەکەی پاویز تەبیعەت زەرد و ژاکاوە لە حاڵی گەنکە نیشتایە تەبیعەت زەرد و ژاکاوە لە حاڵی گەنکە نیشتایە نیشانەی ماوتەمی پاویز لە فرمێسکی درشتایە ماشاءالله فعلا ئێستا ژەو فرمێسکەوە وردە دەبارێت و گەڵاکانیش هەڵدەوری ئەوسا ڕێک مامۆستا گۆران لەم شارەیە وەسفی پاییزمان بۆکە بێگومان چۆن لەم شارەیە تۆ تێگەیشت و ینی پێت وایە شارەیە فعلا واقعاتی وەرزەکەی بە تەواوەتی خستۆتە ڕوو مامۆستا گۆران هەندێک وەکو هەر شاعرەیە کە تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە مامۆستا گۆرانیش یەک لەو تایبەتمەندیە هەرە گرنگانەی لە شعرەکانیدا ئەوەیە کە دەتوانین لە دوای مەولەوی بە گەورەترین شاعری سروشتی بزانین
ئەو ئیلهامانەی کە لە سروشتی وەردەگرێ زۆر بێوێنن کەمتر دەبینرێن لە هیچ شاعرانی دیکەدا هەیە ناوبناوە شاعرێک کە شعرێکی لەسەر سروشتەیە زۆر جوانە زۆر بەرزە بەڵام گۆران بەشێکی زۆری شعرەکانی پەیوەندیان بە سروشتەوە هەیە و ڕوانگەی تایبەتی خۆی بەرامبەر بە سروشتەیە وردەکاریەکانی ناو سروش زۆر جوان دەبینێ فعلەن لەم شعرەشە دیارە گەرمای هاوین و ینی فرمێسکی بارانی پاییز بزڵەوە ینی زۆر جوان ئەو ئیهامەی کە لەبێنی ئەو فرمێسکەی ئاسمان و ئەو فرمێسکەی چاوی ئێمەدا هەیە و ئەو جوانکاریانە تایبەتن بە گۆران مامۆستا تۆ لە شاعیرەکانە هەمە ڕەنگیت کردووە ینی تەنها یەک شاعیرت بەلاوە گرینگە من زۆر جارە و ڕخنەیە لەو گوێگرانی قوڕانی ژەگرمەڵە وڵام من گوێ لە یەک دەنگەگرم کاکە قوڕانیش بە منوعاتی دەنگەکانەوە جوانە جا شاعریش بە هەمان شێوە دیوانەکان هەر یەک شاعیرێک کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە تۆ تەنها یەک شاعیر پێوە سەرسامی و ئەی خوێنیتەوە شاعرەکانیان هەمە ڕەنگیت کردووە نا هەمە ڕەنگی تێدایە زۆرێک لە شاعرە کوردەکان بەڕاستی شاعری بەرزن بابەت وەرهەمی جوانیان هەیە شعری جوانیان هەیە نا هیچ جیاکاریەکم نەکردووە مامۆسایران ینی فعلەن ئەوەشت متابعە کردووە هەر شاعیرە تایبەتمەندی خۆی هەیە یعنی ببینە ناڵی و مەحوی لە بابەتی دینیا ینی شاعری بەرزیان هەیە گۆران وەکو خۆ باسەکە سروشت ینی دڵدار لە بابەتی دڵداریمان پەروەری ینی ئەم منەوعاتش لە جۆری شارەکانی شابینیوەەوە بڵێ بێگومان حتمما هەروایە چونکو ئەوان لە زۆر ڕۆ و لە زۆر بابەتەوە شعریان نووسیوە و من ناتوانم بێم جیان کەمەوە بڵێم ئەو بەشەی شعرەکانی مۆلویم ناوێ ئەو بەشەی دیکەم دەوێت ئەوە نابێ لەسەر پاییز مۆلوی شتێکی زۆر جوانی هەیە لە دیوانەکەیدا چاپ نەکراوە دەڵێ زەردی من و ڕنگ زەردی خەزانان یاراون هەردوو ڕنگ وەک یەک مەزانان ڕاوسەن خۆ هەردوو یەکساون ڕنگ زەردین ڕاوسەن خۆ هەردوو یەکساون ڕنگ زەردین زعفراونی تاور خەڵتاونت دەردین بەڵام تەوفیرەن جەبیناوی کاردا جە تەسیرە دەردە ئەسڵە ئازاردا زەردی ئەو سەردی هەوای پاییزەن زەردی من سەردی مەیلە عازیزەن یعنی ئەمە ڕێک ئەو نمونەیە کە من مەبەستمە ینی فعلەن زۆر جار ئینسانی شەیە ڕەنگ زەر دەبێ جا لە کۆتاییەکانی تەمەم بێ یان بەهۆی ناخۆشی و ناسۆرەکانی ژیان بێ لە هەر تەمەنێکە توش بێ بەڵێ ئەوەی مۆلەوی لەبەر بێوەفایی یارەکەیەتی دیارەتی یار لە ڕوانگەی ئەوە چی و چۆنە ئەوە بابەتێکی ترە و هەویرێکی ئاوکێشە و زۆر هەڵدەگرێ حتا ئێستا لای نەکەوتەوە لە شاری مەولەوی لە شاعیرەکانی تریش زۆر بەکاردێ ڕاستە شعرێکی بێسارانیتان پێشکەش دەکەم ئەوی شەر پاییزیە ئارۆ شیان دیم ڕەنگە خەزانان حاڵێشاون نیەن ئێمە نەزانان دیم بە تەرزەوە خەزاونێ بەی تەرز تەمام حاڵ وێش پەرێ من کرد عەرز پەرساوم یەکێشەن ئی زەردی خەزان واو مەیۆم نەخاو جیاوی تەرزان واتم من و تۆ هەردوو جەستەمان ئێژمەکەراون زاوم مەراون گەستەمان تۆ جیاو جەتەرز من جەباڵاوێ تۆ جیاو جەتەرز من جەباڵاوێ تەرتەرجە نەرگس سەوڵە ئاڵاوێ داوخە جیاوی نەوتول نەمامان داخە جیاوی نەوتول نەمامان تۆ نەخاوڵدی من پەنەم ئامان دەستە خۆش بێ مامۆستایە زۆر سپاسی شەڵام دەنگە و هەر ئاوا بمێنێ و توش نەخۆشی و ناخۆشیێک نێ ئینشاءڵڵا ژی سەلامەتی ئێوەش سەرکەوتوو بن مامۆستا لە وەرزی پاییزە
ئیتر سەفرە و سیاحەت خۆشە بێ تۆزێ بە تایبەت لە هەولێریشە وەرزەکە گەرما تۆزێک ئەڕوە نێوانە چۆنە لەگەڵ سەفرە و سیاحەتجا خێزانی بێ یاخود بەتەنها خۆت بی نێوانم زۆر خۆشە و زۆر چاکیش دەگەڕێم باش دەگەڕێم بەڵام ئەم ساڵ بەداخەوە لەبەر ئەم نەخۆشیە سەفرە و گەڕان و سەیران زۆر کەم بووتەوە وڵا بێگومان نەورۆزەکە هەرچەندەم جارجار هەر ڕۆم وڵا خۆ بۆ پاتێکی ئاواژ بێ ماوەسارام هەر خۆشە ینی ئینسان یا بووی خۆش بێگومان هەروایە بەڵام من زۆر حەزم لێیە بە بەرداوی دوور بڕۆم دوور بڕۆی بێگومان و شوێنانی کە دەستی مرۆڤیشی پێنەگەیشتووە زۆر جوانتر و خۆشترە شتەکان بەسوشتی خۆی بمێنێت بێگومان حتمما وایە ڕاستە زۆر باشە هەر بچینەوە سەر بابەتی شعرا ئەگارە حەزەکەم شارێکی مەحویمان پێشکەشکی یاخود ناڵی بزانین کامەی بەلای تۆ زۆر تایبەتە بێگومان هەر خۆت باسێ کرد زۆربەی شاعیرەکان شاعری گەورەیان هەیە بەڵام لەوانەیە ئێمە نەتوانین لەم بەرنامە کورتەیە هی هەمووان بخوێنینەوە شاعری کامە شاعیرە بۆ ئامادە کردووی بەسەر چاو شعرێکی مەحویتان پێشکەش دەکەم زۆر باش خۆشحاڵی ئەوی ئەمڕۆ لە دەوری تەختیا و هەلهەلەی مەخلووق ئەوی ئەمڕۆ لە دەوری تەختیا و هەلهەلەی مەخلووق لە دەوری نەعشیا و سبحەی دەبینی وەلوەلەی مەخلووق بە پەلپەلکردنی سبحەی ئەگەر ببووە و یە باوەڕیان دەبوو قەت بەم حەدە نەبووە و یە بۆ دنیا پەلەی مەخلووق دەخاوتە فکری ئەهلی معرفەت شێوەی جەجاڵ ئەلحەق دەبینی بەعزە ئەشخاوسێ بەدوو یا و خەرگەلەی مەخلووق وهاو پڕ فتنە بوو عاولەم کە ئیبلیسێکی وەک ئیبلیس نەماوە مەئمەنی غەیری کڵێشە و کەڵکەڵەی مەخلووق لە پەردەی جلوەیەک تا ڕوو نما و یە شۆری سەد مەحشەر نقاو بێلاو لەو چێهرە ببینە زەلزەلەی مەخلووق بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەراو بێکە هەموو دەشتن بە خنکاون و لە وشکی شەممەلەی مەخلووق لە سووقی داهدا و دووکاونی هەر کەس مودەتی عومرە گوهەرداونە بە پشکڵداونە مەحوی ماوەڵەی مەخلووق گوهەرداونە بە پشکڵداونە مەحوی ماوەڵەی مەخلووق سارە دەستە خۆش بێ ئەوانم شارێکە لەو شعرانەیە کە زۆر نووسراوە و زۆریشی لەسەر نووسراوە تێگەیشتنی تۆ بۆم شارەیە چییە؟ بە گۆرانی ژووتراوە بزانم بێگومان تێگەیشتنی تۆ بۆم شارەیە چییە؟ لێکدانەوە و لێوردبوونەوە و یەکاڵاکردن و باسکردنی زۆری دەوێت بەڵام زۆر بە کورتی پێت بڵێم بەڵێ زۆر بە کورتی پێت دەڵێم مەحوی پێت دەڵێ زۆر دڵخۆشمەوە بە دنیا سەراوێکە ئەو کەسەی کە ئەمڕۆ شایە و خونکارە و دەسەڵاتدارە و لە دەوری تەختەکەیدا هەلهەلەیە سبەی لە دووی تەرمەکەی وەلوەلە و گریانە ینی هەموو جارێبیر دێنێتەوە ئەمە بەردەوام و پایدار نییە دەستە خۆش مامۆستاگەر لە کۆتاییە پەیامێک شتێکی هەبێ زۆرەی زۆر سپاسەکەین بۆم دەرفەتە بۆ ئەو کاتی بەیەم ئەو بەخشی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوەدا و هیوادارم کە توانی بێتمان کات و ساتێکی خۆش بۆ بینەر و بیسەری ئێوەش دروستکەین زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ دژیت بەڵێ زیزان و خۆشەویستان سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون هیوامان وایە هەروەکو مامۆستا هەراموتی کاتێکی خۆش و هاوکات پڕچێشمان بۆیەوە ڕەخسان دەبێ و هیوامان وایە سووتان لە شعرەکانی ئەم شاعیرانە بینی بێ تاڵقێک ترۆتەوەرێکی تر لە شاری هەولێر دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست بەخوای گەورەتان دەسپێرم لە هەولێرەوە سپاردی خوارد. سپاس بۆ هاوکارمان ئەمرانەمیر و میوانەکەی مامۆستارە مستۆفی کە بەڕاستی بەدەنگە شاز و ناوازەکەی هێندەی تر پاییزی بۆ جوانکردبووین زۆر سپاسیان دەکەین. ئازیزان دەچینە لای زانیاریەک لەسەر سوودەکانی هەنار بەرەبەر نزیک دەبینەوە لە پێگەشتنی بەرهەمی هەنار.
هەنار میوە پڕچێژ و بە سوودەکەی وەرزی پاییز لەبارەی سوود و کاریگەریە باشەکانی هەنارەوە بێگومان هەر وەرزێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێشکەشکردنی میوەکان ئەویش بەهۆی پێویستی ئەو میوەیە بۆ تەندروستی و جەستەی مرۆڤ پاییز لە ناو هەموو میوەکانی تردا هەناری کردووە بە سیما و ناسێنەرەوەی خۆی و خەڵکی بە شێوەیەکی بەرچاو هەنار دەخۆن هەنار لە توێکڵەکەیەوە تا جیاکەرەوە سپیەکەی ناوی و تا ئاوەکەی و دەنکەکەی هەمووی سوود و کاریگەریە بۆ جەستە بەڵام ئێمە تەنها ئاماژە بە دە سوودی هەنار دەکەین ئەمانە بەشێکن لە سوودەکانی هەنار هەنار پارێزگاری لە تەندروستی دڵ و دەمارەکانی دڵ دەکات پزیشکان ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزێنن یا کۆلیسترۆلی لەشیان ڕێک بخەن بە خواردنی هەنار شەربەتی هەنار یارمەتی هەرسکردنی خێرایی خۆراک و سوکردنی باری قورسی گەدەی مرۆڤ دەدات لێکۆڵینەوەکانی زانکۆی هارڤارد ئاماژە بەوە دەکەن هەنار دەبێتە هۆی لەناوبردن و نەهێشتنی چەند شێرپەنجەیەکی تایبەت لەوانە شێرپەنجەی مەمک و پرۆستات هەنار لە ناو هەموو میوەکاندا دەوڵەمەندترین میوەیە لە دابینکردنی بڕێکی زۆر لە مادەکانی کالیسۆم و پۆتاسیۆم و سۆدیۆم شارەزایانی وڵاتی چین باز لە سوودە سەرسوڕهێنەرەکەی توێکڵی هەنار دەکەن و ئاماژە بەوە دەکەن سوودەکەی هیچ کەمتر نییە لە دەنکە هەنارەکان بۆیە ڕێنمایی مرۆڤەکان دەکەن بە شێوەیەکی هاڕە و کەپسول توێکڵی هەنار بخۆن توێکڵی هەنار وشک بکرێتەوە و وەکچا بکوڵێنرێت و بخورێت ئەوە پارێزگاری لە شێرپەنجەکانی مەمک و پرۆستات و پۆڕی خواردن و پێست و ڕیخۆڵە و پەنکریاز دەکات هەنار دەتوانێت خوێن لە مادە زیان بەخشەکان بپاڵێت و کورچی لە پاک بکاتەوە و بەکتریای ناوخوێنیش پاک بکاتەوە و لە ناوی ببات هەنار پڕە لە پێکاتەی خۆراکی دەوڵەمەند بۆ جەستە لە هەنارێکدا 174 گرام ڕیشاڵ و 3 گرام پرۆتین و لە سەدا سی ڤیتامین سی بۆ لەشدابین دەکات و لە سەدا 36 ڤیتامین کەی و لە سەدا 16 فۆلات و لە سەدا 12 پۆتاسیۆم و 24 گرام شەکر و 144 کالۆری لە هەنارێکدا هەن هەوکردن و ئازاری جومگەکان کەم دەکاتەوە و یارمەتی دەرێکی باشی نەخۆشی ڕۆماتیزمە بەڵێزان پرۆگرامی ڕۆژمان بە کۆتاگەیش تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستانە سپێرین خوازم ماڵتانەوە.